ڕووی هەرێمی کوردستان لە بەردەم گەلا 16 ساڵا لەسەر گۆڕەکەی یادی ڕۆژنامەنووسی تیرۆرکراو سەردەشت عوسمان بەرز ڕادەگیرێت. دایک و باوک و برا و هاوڕێ و هاوپیشەکانی ئامادەن و هەمووان ئەویان لەبیرە. بە دەستکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی زیادی کردو و برایەکی سەردەشت دەڵێ تاکو و بکوژانی بە سزای یاسایی و دادپەروەرانەی خۆیان نەگەن ئەم کەیسە بە کراوەیی دەمێنێتەوە. بەداخەوە 16 ساڵ بەر لە ئێستا سەردەشت لە بەردەم دەیان پۆلیس و سەدان لە قوتابیانی کۆریژ لەناو جەرگەی شاری هەولێر لان هێزێکی منەظەم و پلان بۆدا ڕێژراوە لەناو جەرگەی شاری هەولێر ڕفێندرا لەسەر نووسینەکانی لەسەر هەڵوێستەکانی لەسەر ئەو ڕەخنانەی لە دەسەڵاتی کوردی هەبوو بە گولەیەک ناو دەمی تیرۆر کرا. ئێمە دوای 16 ساڵ هەمان خواست و ویست دووپات دەکەینەوە دەبێ بە کوژانی سەردەشت و نەخشەدار ڕێژەران و ئەوانەی لە پشتەوەی ئەو تیرۆرن ئاشکرا و دادگایی بکرێن. لە دوای 16 ساڵ لە شەهیدکردنی سەردەشت هێشتا هەڕەشەکان بۆ سەر ڕۆژنامەنووسان بەردەوامن و لەمپەرەکان زیادیان کردووە. هاوپیشەکانی سەردەشت دەڵێن ئازادیەکان تا دێت بەرتەسک دەبێتەوە و دەسەڵاتیش پەندی لە هیچ هەڵەیەکی وەرنەگرتووە. دوای 16 ساڵ لە شەهیدکردنی بە دەستکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی زیادی کردو و ڕێگری لە ئاکاری ڕۆژنامەنووسی بەردەوامە و دەسەڵاتی سیاسی لە هەرێم پەندی لە هیچ یەکێک لەو هەڵانە وەرنەگرتووە کە بەردەوام دەرهەق بە ڕۆژنامەنووسان کردوێتی. شەهید سەردەشت وتی بە هاوڕێکانم خاڵێکم بۆ دابنێن و لە سەرەتاوە دەست پێ بکەنەوە. ئێمە دەستمان پێکردەوە و دەسەڵاتی سیاسیش بەردەوامە لە پێشەرکاریەکانی بەرامبەر با ڕۆژنامەنووسان. لەم مینبەرە پیرۆزەوە داوایەک لە هاوڕێ و هاوپیشەمان کاک شێروان شێروانی دەکەین کە ئێستا لە زیندان دەومانی گرتووە دەست لە مانگرتنەکەی هەڵبگرێت لەبەرەوەی دەزانین دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا باکی بە گیانی ڕۆڵەکانی نییە. ئەم یادەیش یەکێکە لەوانەیە کە ئەو بەردەوام باکی پێی نەبووە. هەر لێرەوە بۆ ڕۆژنامەنووس هاوڕێمان بەڵێنی پێدەدەین کە بەردەوام دەبین لە داپۆچیکردن و داواکردنی ئازادی بۆ هاوڕێمان کاک شێروان شێروانی چ لە ناوەی هەرێمی کوردستان چ لە دەرەوە. ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان بەیانی ڕۆژی 5/5/2010 لە بەردەم زانکۆی سڵاحەدین لە هەولێر بە ئاشکرا لەلایەن چەند کەسێکەوە ڕفێنرا و تیرۆرکرا. لە بری دەستگیرکردنی بکوژان سیناریۆیەک بۆ تاوانەکە دروست کرا کە هەرزوو ناڕاستبوونی ئاشکرا بوو. لەو کاتەشەوە تاوانبارانی پشت ئەم تیرۆرە دەستگیر نەکراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.